لایەنە سیاسی شیعەکان لەو بڕوایەدا بوون با دروستکردنی ئاستەنگ بۆ گفتوگۆکانی نێوان هەولێر و بەغدا دەتوانن دانوستانەکان شکست پێبێنن. هەولێر و بەغدا زیاتر لێک دوور بخەنەوە، بەڵام پەرلەمانتەرێکی پارتی لە پەرلەمانی کوردستان ئەمە ڕەت دەکاتەوە و دەڵێت پلانی حکوومەت بۆ دابەشکردنی موچە بەپێی دەهات لە 30 ڕۆژدارێکدا ئەم کارتەی لەدەست لایەنە سیاسی شیعەکان سوتاند. بۆ ئەو کاتەی ئێستا کە حکوومەت پلانی تایبەتی هەیە و بجەی خۆی دیاری دەکە و کە مانگانە بەو داهاتەی لەبەردەستی هەیە مانگانە موچە دابەش بکە، خۆی لە خۆیدا ئەوە دەبێتە فشارێک لەسەر ئەو خەڵکانەی کە پیلان لە دژی ڕێکەوتنەکانی حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرال دەژێڕن. پێم وایە پیلانەکانیان پوچەل دەبێتەوە لە کۆتاییدا حکوومەتی عێراق ناتوانێتن وەکو جارەکانی تر ئەو جارەش میزانیە و بودجەی عێراق بە زۆرینەی دەنگ لە ناو پەرلەمان تێپەڕێنێت، چونکە ئەگەر هاتوو ئەو کارە بکە هیچ مانایەک بۆ سیستەمی فیدرالی و بۆ بەیەکەوە ژیان و بۆ شەراکەت نامێنێتەوە. حکوومەت یارێمی کوردستان لە پاڵ پلانی دارایی خۆی بۆ ئەمساڵ هەموو هەوڵێکی گرتوۆتە بەر تا لەگەڵ حکوومەتی عێراق ڕێک بکەوێت بەو مەرجەی داواکاریەکانی بەغدا لە چوارچەوەی دەستور بێت. بۆ مەبەستە شاندی دانوستانکاری حکوومەت یارێمی کوردستان هیچ بیانوویەکی بۆ بەغدا نێهێشتۆتەوە. گەرم بێن سەحکێنێ خەڵکی مە خەڵکی کوردستانێ شێوەیەکی گشتی ناخۆشی زۆر دیتە ئەف ناخۆشی نوکەژێ سەرڤێ ئەف قەیرانە نوکێک و بەغدا کارتینی چ پلان بیتان پلان نەبیتن خەڵکی مە لوێ ئێکێ ماستەرە و خۆراگرترە چونکی ناخۆشیت ناخۆشترشی دیتە ئەڤەژی دێتێ پارێتن بۆ ئێکێ ئەگەر هاتو بەغدەجی موچە بۆ هەرێمە کوردستانیش نەهێنێریت ئەم بجە بۆ هەرێمە کوردستانی نەهێنێریتن ئەمیش وەکو ئەم هەرێمی نەپارێزگاین دێشێن چارەسەریە کێشت خوژی بکەین بۆ یەکە هەرسی ڕۆژ جارێکێ بە پێدەهاتیت نەف هەرێمە کوردستانێدا و دوێ باوەێدامە خەڵکی مەجیوێ ئێکێ دێ قبول کەت باشترە منەتە بەغدا. حکوومەت یارێمی کوردستان دەیەوێ خەرجی و داهاتی ئەم ساڵی بە یاسا ڕێک بخات بۆ یاخریی ئامادەکردنی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 تا بۆ پەسەندکردن بینێرێتە پەرلەمانی کوردستان تا لە ڕێکەمکردنەوەی خەرجیەکانەوە لەگەڵ دۆخی دارایی ساڵی 2021 هەرێمی کوردستان خۆی بگونجێنێت. نەورۆس عەبدوڵڵا، کوردستان 24 هەولێر.